گودن بریزم بردامل پیشش کرنی برنامه کردی رادیو 2000 FM درباری روشا لعراق حریمی کردستان سرهلدانا بهارن ولاتین عرب شورشا لسوریا و هن بابتین دن امی تف سیاست مداری نافدار پروفیسور جمال نبز بکنه که اونها جو اوروپا تف میل سر خطا تلفونی ماموستا جمال پیشکی زور سپاس با کاتو باشتر بونی جنابتن لام گوتو بیجل گل از گهی 2000 FM لشاری سیدنی استرالیا به بیرو رای جنابتن عراق بروا چی اچه بروا شرکی ناو خویی یان بروا دابش بون لایکی تر جارکی تر کردکان خو کردن ناو کشکانی سنیکان و شیعیکان درباری کشه طارق الهاشمی که است لحرمی کردستانه جنابتن وضعی استی عراق چونیه بینی بەر هەشتێک هاوڕێی بەڕێز و خۆشەویست دەخوازم بە بۆنەی ساڵی نوێ پیرۆزبایی لێ بکەم و هیوام وایە ساڵی نوێ ساڵێکی خۆشی و تەندروستی بۆ تۆ بۆ هەموو هاوکارانت و بۆ هەموو نەتەوەی کورد و هەموو بەشخوراوانی ئەم جیهانە بێ هەرچەند یعنی زۆر گەشتبین نیم بەڵام یعنی کوێر هەتا دەمرێ بە تەمای چاوە چی بکەین بخورم اینجا بین سر کێشەی عێراق کێشەی عێراق کێشەی شیعە و سونی نییە کێشەکە خۆی لە خۆی عێراق خۆیایەتی عێراق خۆی دەوڵەتێکی دەستکردە هەموو دەوڵەتێکی دەستکرد هیچ ڕۆژێک ئارامی و جێگیری پێوە بەم نابێ کاتی خۆی عێراق بەشێک بووە لە دەوڵەتی عوسمانلی و لە سەمان سەردەمی عوسمانلیشە سێ ویلایەت بووە ویلایەتی مووسڵ بۆ ویلایەتی بەغدا بۆ ویلایەتی بەسرە بوو هیچ کاتێک کوردستان بەشێک نەبووە لەو عێراقیە کە ئێستا هەیە پاش ئەوە ئەنی خۆشی دەوڵەتی عوسمانلی دەوڵەتێکی دەستکرد بوو لە ئەنجامی ئەو دەستکردەیەتیەوە ئەوەی کە بەڕاستی دەوڵەتێکی سروشتی نەبوو ئەوە بوو ڕووخاو نەما هەموو دەوڵەتێکی دەستکرد زوو یادرەنگ نامێنێ چونکە ئەو کێشانەی کە لە ناو دەوڵەتێکی دەستکردا هەن ڕێنادەن بەوەی کە ئەو خەڵکی لە ناو ئەو دەوڵەتەدان بتوانن تێکەوە بژین اینجا عێراق سووریا ترکیە ئێران ئەفغانستان ئەمانە کێشەیەکی دیکەشیان هەیە کێشەکە ئەوە لەوایە کە ئەمان بۆ خۆیان نەیانتوانیوە لەو سنوورە دەستکردانە کە ئینگلیزەکان دروستیان کردووە فەڕەنسیەکان دروستیان کردووە نەیانتوانیوە لە ناو خۆیانە ڕێک بکەون سیستەمێک بێننە پێشەوە کە بتوانن تا ماوەیەک پێکەوە بژین ڕەنگە ئێستا تۆ بیر لەوە بکەیتە وڵاتێکی وەکو بەڵجیکا کەەوە ئەوروپای دەبزانێ ئێستا کەسانێک هەن لە ڤالۆنیەکان و لەوانەی بە فەڕەنسی ئەژین شەڕ لەگەڵ یەکەکەین لەسەر ئەوەی ئەیەک ئەیەکی ئەوی فەڕەنسی ئەکسنتێکی لەسەرەوە نییە اینجا بزانە ئەوە ئەوروپایە اینجا شوێنێکی وەکو عێراق وڵاتێکی وا دەست دواکەوتوو شیعە و سوننە چۆن دەتوانن لەگەڵ یەکتری بژین کە کێشەکەیان لە کێشەی لە سەردەمی پەیامبەری مسلمانانەوە پاشەوەی کە پەیامبەری مسلمانان کۆچی دوایی کرد شەڕ هاتە پێشەوە لەسەر دەسەڵات و ئەمانە بۆ خەلیفەیەتیەوە لەوێوە لەو کاتەوە کێشەی شیعە و سوننە دەستی پێکردووە ئینگلیزەکان کە هاتن ئەو وڵاتیان بەو شێوەیە دروست کرد بۆ بەرژەوەندی خۆیان دروستیان کرد و نهاتن کە ئەو دەوڵەتە دەستکردیان دروستکن بابە ئەمە مافی سونی ئەمەیە مافی شیعە ئەمەیە مافی کورد ئەمێ ئەمەیان نەکرد هاتن کارێکیان کرد یەکیان لە یەک بەردا سونیەکان کە کەمایەتیەک بوون دەسەڵاتیان دایە دەست ئەوان کە ببن بە دەسەڵاتدار لە وڵاتە و شیعەکان بەڕاستی لەو سەردەما زۆرم دێکراوە بوون و کوردیش هەروەها ئێستا کێشەکە لەوەدایە کە ئایا سونی و شیعە بەیەکەوە بتوانن بژینیان ئەژین نییە ئایا ئەم دەوڵەتی عێراقە مافی ئەوەی هەیە کە بەم شێوەیە بمێنێ
ئەم پرسیارە ئەمەیە بەڵام بەداخەوە نەشیعەکان نەسونەکان ئەوە تا لەم کوردیشدانیکەوە بۆ یەکێتی عێراق هەوڵیان سەرکردەکانی کورد قەت ئەم پرسیاران لە خۆیان نەکردەوە بڵێن بابە با کێشەکە لە بنچینەوە جێبەجێ بکەین. ئەمریکایەکان کە هاتنە عێراقەوە ئەوانیش دەیانتوانی سیستەمێکی نوێ بێنە پێشەوە تەنانەت ئەگەر عێراقیشیان نەکردایە بە سێ دەوڵەتی سەربەخۆ دەیانتوانی بیان کردایە بە سێ کۆنفێدەراڵی سەربەخۆ کە نە شیعە دەسەڵاتی بەسەر سونیا بووە نە سونی دەسەڵاتی بەسەر شیعە هەبووە نە کورد دەسەڵاتی بەسەر هەردوو لا بووایە وەنە ئەوانیش دەسەڵاتیان بەسەر کە بەڵام ئەمریکایەکان ئەمەیان نەکرد بەچی بەوەی چاویان لە ڕامیاری و نەخشەی ئینگلیزەکان کرد پاشجەنگی جیهانیەکەم ئینگلیزەکانی ژیانی بەریتانیاش بەشدار بوو لە ئەمریکایەکانە بۆ داگیرکردنی عێراق. جا لەبەر ئەوە کێشەکە کێشەی سونی و شیعە نییە، کێشەکە کێشەی دەوڵەتی عێراق. اینجا کورد لێرەدا کە نەخۆی ئەلبەتە لە ناو کورددا شیعەش و سونی هەیە بەڵام کورد لەبەر ئەوەی کێشەیەکی ناسیۆنالی هەیە کێشەیەکی نەتەوەیی هەیە ناتوانێ بەلای ئەملا یا بەلای ئەولا بڕوە چونکە کوردیش هەن شیعان کوردیش هەن سونین و کورد هەن بێجگە لە شیعە و سونی ئێزیدەی کورد هەن یارسانن کورد هەن شەبەکن کورد هەن دیانن کورد هەن جوون لەبەر ئەوە کێشەی کورد بە ڕەنگێکی تیرەیی بڕین تیرەیی ئاینی و ئاینزایی نەگرتۆ و ناش ببیگرێ و ناشیکرێ هەرچەندە لەم دواییە چەند حیزبێکی ئیسلامچی پێیابوون ئەویش پاژەوەی کەوا کۆماری ئیسلامی ئێران دروست بۆ ئەڵبەتە لەوە پێش ئەمان دەسەڵاتێکیان نەبوو لە وڵاتە بەڵام هەرچەندە ئەمانە شاتوونەتە پێشەوە و دەیانەوە وا لە خۆیان بکەن کە دەتوانن یعنی کێشەی کورد چارەسەر بکەن یا کورد بەرە و ڕێبازێکی تایبەتی ببن بەڕێوە بەڵام خۆم لەو باوەڕام هیچ کاتێک کورد ناگاتە ئەو ئەنگازەی کە بیر لە کێشەیەکی ئاینی و یا ئاینزایی بکاتەوە لەناو خۆیان خۆ ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان کوێتە سەر ئەوە کە خوا نەکاوابێ ئەوە زۆر زۆر خراپە پێ بەوکن اینجا بینە سەر ئەمەی کە ئێستا کورد لێرە چونکە کورد لە سەرەتاوە کە ئەمریکایەکان هاتنە عێراق ئەمان دوای مارینزەکان کەوتن هیچ قسەیەکیان نەکرد لەگەڵمان بڵێن بابە ئێمە بە زۆر کرابین بە عێراقی لەبەر ئەوە ئێمە ناتوانین لەم عێراقەدا بەم شێوەیە بژین ئەوە تا گەلکوژیمان لێکراوە چەکی کیمیایی بەکارهێنراوە لە دەژمان ئەمەمان لێکراوە ئەوەمان لێکراوە ئێمە دەمانەوێ هینێکی بە شێوەیەکی تایبەتی بژین من کاتی خۆی هەر کە ئەمریکایەکان هاتنە عێراقەوە نامەم نووسی دەست بەجێ بۆ کاک مەسعودیش و مام جەلالیش پێم وتن ئێوە لە کەرکووک نێنە دەرەوە لە مووسڵ نێنە دەرەوە خەریک من کارێکی وا بکەن کە کورد ئەوەی کە لە دەستی چووە بکەوێتەوە دەستی و من پێشنیازی ئەوەم کرد کە باشووری کوردستان ببێتە پرۆتێکتۆرات یعنی پارێزگا کە عەرەپێرە مەحمیەیەکی کۆمەڵەی نەتەوەیە گرتوەکان ئەو حەلەکە بوو ببوایە بە پرۆتێکتۆرات یا پارێزگەی کۆمەڵەی نەتەوەیە گرتوەکان دەکرا پاش 10 ساڵ یا ماوەیە کە بۆیان دانرابوو گشتپرسیە بکرایە لەوێ بزانە کورد خەڵکی کوردستان خەڵکی ئەو ناوچەیە چیانەوێ چۆنیان دەوێ بشین ئەمانەیان نەکرد کاکە سەرکردەکانی کورد هاتن چەپڵەیان بۆ ئەمریکایەکان لێتا و هاتن عێراقیان دروست کردەوە کە عێراق خۆی نەمابوو ڕووخا بوو دار و فەردووی کەوت بۆ خوارەوە لەشکری نەبوو پۆلیسی نەبوو ئیتر ئەمان هاتن خۆی کاک مەسعود وەختی خۆی وتی ئەمە بە دوو لیوای پێشمەرگە لەشکری عێراقمان دروست کردەوە ئەوە ئێستا بزانە ئەنجامەکەی چۆنە اینجا ئێستا کە ئەمانە هاتوون چ مام جەلال چ کاک مەسعود ئەمانی کەوا سەر بە یعنی بڵێن سونین یاخۆ بڵێن ناسیۆنالیستی عەرەبن خۆڕاشنی ناسیۆنالیستێکی عەرەب کابرایە بوو کە چۆ تورکیا لەبێ دەویست لەگەڵ تورکیا ڕێبکەوێ لە دژی کورد ساڵح مطلق پیاوێکە هەموو کەسەی ناسیێن کە ئەو ناسیۆنالیستێکی عەرەبە و هیچ شتێکی تایە زانیە بۆ کورد بەڵام ئەمانە ئەمڕۆ لێخەوماون هاتوونەتە کوردستانەوە شیعەکانیش گەیشتوونەتە ئەنگازەیەک کە ناتوانن لەوە زیاتر لەمانە بسرەبێنن بۆچی چونکە ئەم سونیانە
ئەوە تا یعنی دەوڵەتی ترکیان لە پشتە هەرچەندە دەوڵەتی تورک ئامانجی خزمەتکردنی سونی نییە، ئامانجی خزمەتی ناسیۆنالیزمی ترکە، یعنی دەسەڵات دروستکردن لە وڵاتە ئیسلامەکانە، لە وڵاتە عەرەبیەکانە بەناوی چیەوە؟ بەناوی ئیسلامەتیەوە، کە لە ئامانجا ئەمە بۆ ئەوەیە کە ناسیۆنالیزمی ترک بەهێز بکە لە سووریا و لە عێراقا کورد دەسەڵاتێکی وایە نەبێ کە بتوانن لە پاشە ڕۆژێکی نزیک یا دووردا بیر لە کیانێک و بۆیەکی سەربەخۆ بکەنەوە. ئەمە ترک و لەبەر ئەوە پشتی سونیە گرێ، ئەو تا پشتی هاشمی گرتووە و عەرەبستانی سعودیش هەرچەندە تا ئەندازەیەک بێدەنگە ئەمڕۆ، بەڵام دیارە ئەویش لە بەرژەوەندی خۆیەتی کە پشتی سونیەکان بگرێت، ئەرتەنیش دیارە پشتی سونیە گرێ، ئەوە شتێکی ئاشکرایە. جا لەبەر ئەوە ئێستا کێشەکە کە هاتووەتە دوولاوە، چ شیعە چ سونی کە هەردووچیان لەگەڵ کورد نین و نایەنوێ کورتێکی دەستکردی ناخۆ ببینە شیعەکان ئەوانیش بندەست بوون و ئەوانی زۆر لێکراو بوون وەکو کورد، لەوە پێش لەگەڵ کورد قسەیان نەکرد و دۆستایەتیان پیشانە و ئەمانە و زۆر لە ناو شیعەکانە بەڕاستی ئینسانی باش هەبوون. من خۆم کاتی خۆی کە مامۆستا بووم لە قوتابخانەی دواناوەدی جعفەریە لە بەغداکەوە قوتابخانەیەکی ئەهلی شیعەکان بوو ساڵی 1959 بەهۆی مامۆستایەکی هاوڕێمەوە کە مامۆستای زمانی عەرەبی و ئاین بوو، ئەوی شیعە بوو، منی برد بۆ لای ئایەت الله العوزما سەید محسینی حەکیم و من باسی کوردم لێ بەستەوەی زۆرشتی لە من پرسی و داوای لە من کرد کە نزیک یعنی شتێک لەبارەی ئەوە داخوازیەکانی کورد و کورتچیانەوێ بنووسم بۆی کە گەڕامەوە بۆ بەغا نزیکەی هەفتا لاپەڕە منووسی بۆی و بە شێخ عەبدولزەهرای مامۆستامدا بیداتە دەست سەید محسین. ئەوە بوو دوایی سەید محسین لە کۆتایی شەفتەکانە ئەو فتوایی دەرهێنا کەوتی هیچ لایەنێک نابێ لە خوێنی لایەنەکەی کە بڕێژێ، نە عێراقی کورد نەکورد، عێراقی کە لە ئەنجامدا گەلێ سەربازی شیعە چون بۆ لای پێشمەرگەی کورد و ئەمانە. ئەویش بابەتێکە کە لە یەکێک لە پاشکۆکانی هەفتەنامەی ڕووداودا باسم کردووە، لام وایە دەبێ بەرچاوت کەوت بێ، ئەنیان نەکردوە کاک بەڵای سەری ئەنەتەوەی کورد نەکرد لە باشووری کوردستان، هەموو لە هەموو کوردستان و لە ئەوروپا لە ئەمریکا لە هەموو دنیا بەڵای سەری کورد ئەم حیزبانن کاک، تا ئەم حیزبانە بەم شێوەیە بمێنن کورد قەت نابێ بە هیچ و قەت ناتوانێت هیچی بێت. تۆ ئێستا بۆ خۆت زۆر باشتر دەزانی ئەوەستا لەو شوێنەوە کە خۆت پێی لەدایک بوویت 22 حیزبتان هەیە. شەرمە مامۆستا ئەمە 22 کاکە ئەمە نابێت، یعنی لەبێ بڕین 3 ملیۆن 3 ملیۆن و کورد ئەن لە ڕۆژاوای کوردستان تو خوا 22 حیزب ڕاستە جێ شەرمە مامۆستا. گودایم بریز ئەمە بەشیەکەم بوو لە پەیویناتە پریفیسۆری ناودار جەمال نەبەز کو لە 29 مەهادازان ساڵە 2011 هاتبوو پێشکەشکردن. چه عشقت یا پنهان